سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان یاوڕێم چۆنن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەمڕۆ لە ناوچەیەکی جوانی کوردستانین هاتوین لەم گوندە ئازیزە چاومان بە هەنێ مناڵی خۆشەویست بکەوێ تاوەکو بەرنامەیەکی جوانیان لەگەڵ بکەین. بەڵام جارێ پێتان ناڵێم گوندەکەتان کوێ با ئەم مناڵە ئازیزانە خۆیان پێتان بڵێن. چۆنن؟ باشن؟ ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ ئەی منە ناسن؟ من ناوم چییە؟ ئەی پێتان خۆش هاتمە گوندەکەتان؟ ئەتان نەوێ بەرنامەیەکی جوان بکەین بێکەوە؟ ئامادەن؟ ئێسایە مەلاتان باشە هەر بژین. سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەی یاخوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئەزانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بەیەوەی ئازیزەکەوێ. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ مایاوە سەر بە ناحی کوێیە؟ ئەی ناحی بەرزنجە سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای سەی سادق سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چڵی قایم بۆ خۆتان. مناڵەکان حەزەکەن بەیەکەوە سەیرێکی ئەم راپۆرتەکەین کاوکارانمان لەسەر گوندەکەیەوە ئامادەیان کردووە؟ کەواتە با بەیەکەوە بینەری بین فەرموون. سڵاوتان لێبێ مناڵ ئازیزەکانی هاوڕێم. دڵخۆشم ئەم جارەش لەگەڵ زیتەڵەی هاوڕێم گەشتێکەکەین بەرەو گوندێک دڵگیری کوردستان. ئەم گوندە جوانە سەر بە ناحیەی بەرزنجێ کە ئەویش پێی ئەڵێن گوندی مایاوە. ئەم گوندە جوانە دووریەکەی نزیکەی 54 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. سروشتێکی جوان و دڵگیری هەیە. دەوروبەری بە شاخی بەرز و سەرنجڕاکێش دەورە دراوە. پێشەوەی دەست پێ بکەین بە بەرنامەکەمان منداڵانی گوند بۆیان باس کردین کە ئەم سێ گوندە واتە گوندەکانی مایاوە و کاژا و بیوک ئەو سێ گوندەن کە مێژوویەکی دێرینیان هەیە و ئەگەڕێتەوە بۆ سەردەمی پێشمادەکان. لەبەر پەرۆشیان بۆ فێربوونی خوێندن و خوێندەواری و زانست خەڵکی ئەم گوندە هەر لە سەرەتاوە هەوڵی فێربوونیان داوە. ئەویش سەرەتا و پێش گەیشتنی قوتابخانە بەو گوندە لە ڕێی حوجرەوە دەستیان بە خوێندن کردووە. یەکێک لەوانەش مەلا ڕەحیم حسێن ڕۆستەمە لە سەرەتای ساڵەکانی 1930 لە مزگەوتی گوندەکە چەندین فەقی پێگەیاندووە. دوای ئەویش مەلا مەحموود مۆریاسی کە لە هەمان کاتدا شاعریش بووە کە ناسراوە بە کزەڵا لە سەرەتای ساڵانی 1950 ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لە فێرکردنی کەسانی بەتەمەن بۆ خوێندەواری کە وەکو مەحلومیەک وابوو. لەم گوندە جوانە بۆ یەکەم جار لە ساڵی 1958 قوتابخانەیەکی تێدا کراوەتەوە و یەکەمین مامۆستاش کە دەست بەکار بووە مامۆستا عەلی ئەفەندی و مامۆستا کافی خێزانی بووە. بەهۆی بوونی زەوی بەپیت و زۆری ڕوبەری دەشتایی خەڵکی گوند بۆ دابینکردنی بژێوی ژیانیان ڕۆژانە سەرقاڵی کاری کشتوکاڵین. لە پاڵ کاری کشتوکاڵیشدا ئاژەڵداری پیشەی سەرەکیانە. ئەتانوێ زانیاری زیاتر لەسەر ئەم گوندە وەربگرن؟ کەواتە وەرن با بگەڕێنەوە بۆ لای زیتەڵە و هاوڕەکانمان. فەرموون! مناڵەکان راپۆرتەکەتان بینی لەسەر گوندەکەی خۆتان؟ ئەی بەدڵتان بوو؟ کەواتە یەک چەپڵی قایم بوو ئەو کارانمان.
ئێستا حەزەکەن یەکێک بێمەلاتان و هەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە؟ زۆر باشە، ئادی بچمە لای کێ؟ ئەوین بەڵێ ئەوین جا چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ هەڵا باشم ئەی خوار باشبی سەیری و پۆشاکە جوانانە لە بەریاوە چی پێڵێن و پۆشاکانە؟ زلە کوردی جلی کوردی ئافرین جلی کوردی لێ جوانە شۆڕ و پەسەند کراوە ئەوین بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ دوو لە پۆلی دوو ئافرین پار لە پۆلی چەند بووی؟ یەک لە پۆلی یەک لە پۆلی یەکا زیرەک بووی؟ بەڵێ ئەی لە پۆلی دوا زیرەکە بی؟ بەڵێ ئافرین هەوڵەی کە نمرەی باش بەدەستبێنی؟ بەڵێ باشە ئەوین بەڵێ باشە پێم بڵێ مناڵ بۆ ئەوەی زیرەک بێت و نمرەی باش بەدەستبێنێ ئەبێت چی بکە؟ ئەبێ بچی بۆ قوتابخانە ئەبێ لە قوتابخانەش چی بکە؟ وانەکانی بخوێنێ وایە؟ وایە باشە ئەی تۆ شەوان زووە خەوی یان درەنگ؟ زوو شەوان زووە خەوی ئەگەر مناڵ شەوان درەنگ بخەوێ بەیانیان تااقەتیە بچێ بۆ قوتابخانە؟ نەخێ نەخێر ئەی تااقەتیە وانەکانی بخوێنێ؟ نەخێ ئەو کاتە خوێندکارێکی چی دەرەچێ؟ تەمەڵ هیچ تەمەڵ. نازانێ وایە؟ وایە ئافرین کەواتە تۆ بێ شەوان زوو بخەوی بۆ ئەوی بەیانیان زووەسی لە خەو ئەبێ وانەکانێ بەباشی بخوێنی باشە؟ بەڵێ ئافرین ئەوین بەڵێ چیما پێشکەشەکەی گۆرانی شەعر چی؟ گۆرانی گۆرانی یادی گۆرانیەکەم بۆ بڵێ؟ سمۆرە سمۆرێ کاوڕێما لە ناو پۆلیسدا پێمان زۆر وریاوی بچووکە خنجیلە ئێسکسوکە پێمان دەڵێ وریا بن لە دەرزا زۆر ئازامن هەر جارێ و بە بابەتێک فەرمان دەکا بە پیتێکسفا بەلاشە چەند چووکە هێنجا چارە و چاپووکە سپاس بۆ تۆ ڕێگەن خۆشمان دەویت وەکچەم ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئەوینجیا هەر بشی دەست خۆش کاکە نالی باڵێ چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ باش هەموو خزمان باشن؟ باڵێ ئەوایی هەمووی باشن؟ باڵێ ئەی یاخوا میشە باش بن سەیری کاکە نالیش چەند جوان پۆشاکی کوردی لەبەر کردووە وەکو هاوڕێکانی تری هەر بژی نالی باڵێ تۆ ناوێکی زۆر خۆشەیە ئەزانی؟ باڵێ باشە ئەزانی ناوی نالی لە چێوە هاتووە؟ باڵێ لە چێوە؟ لە ناوی شاعرێکی ئێ گەورەی کورد ئافرین ئەمە چه فێری کردی؟ خۆم خۆ ئەی بەڵێ. ئافرین ڕێک وایە نالی ناوی شاعیرێکی گەورەی کووردە ئەبێ ئێمە هەمومان شانازی پێوە بکەین لەبەر ئەوەی یەکێک بووە لەو شاعیرانەی کە تا ئێساش شعرەکانی هەر بڵاوە لە ناو کووردە پێویستە ئێمە هەمومان ئاوا ناوی کوردی خۆش لە خۆمان بنین وایە؟ وایە نالی جان باڵێ لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک ئافرین کەواتە ئەم ساڵ چووتەتە قوتابخانە؟ وایە حەزە لە قوتابخانەیە؟ باڵێ ئافرین باشە هەوڵەی کە لەوانەکە تا باشبی؟ باڵێ باشە تۆش وەکو ئەوینی هاوڕێ و ئەوە شەوان زووە خەوی؟ باڵێ ئافرین ئەی بەیانیان زووە لە سییان درن زوو ئەبێ بەیانیان زووەسی وانەکانی شەخوێنی؟ باڵێ ئەی باشە نانی بەیانیە خۆی باڵێ ئەبێ نانی باریش بخۆی بۆ ئەوەی وزە و بەبەرابێ بۆ ئەوەی تواناو هەبێ گوێ لە مامۆساکانە بگری باشە؟ باش ئافرین نالی باڵێ تۆ چی با پێشکەشەکەی؟ من هۆراوە یان گۆرانی؟ هەنراو هۆراوە ئادی هۆراوەیەکی خۆشم بۆ بڵێ؟ ئێمە دوو پیتی کوردیم بزوێنی درێژ و کوردی ئەچینە لای پیتەکان ئەی بزوێنی دەنگەکان ئەمە چه فێری کردووی؟ مامۆستا لە قوتابخانە فێر بووی کەواتە؟ باڵێ ئەی ئافرین تۆ مناڵێکی زۆر گوێڕاڵی ئەوە ئەبێ بەردەوام گوێ لە مامۆساکانە بگری بۆی شتی باش فێربی باشە؟ باش یەک چەپڵی قایم بۆ کاکە نالی دەست خۆش ڕێحانە گیان باڵێ چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ باش الله لەو بۆ نەخۆشە ئەوە بۆنی تۆیە ڕێحانە؟ باڵێ ئافرین ڕێحانە ناوێکی زۆر کوردی و خۆشە ناوی گوڵێکە بۆنی زۆر زۆر خۆشە ێستا بۆنی تۆ یە بەسەر منە وایە؟ وایە ڕێحانە ئەی تۆ لە قوتابخانەی؟ باڵێ لە پۆلی چەند؟ یەک ئافرین واتە تۆ شۆک و کاکەنالی لە قوتابخانەی؟ باڵێ قوتابخانەکە تا خۆشە؟ باڵێ ئەی حەزت لە پاک و خاوێن نییە؟ باڵێ ئافرین ئەگەر کاغەزێک لەسەر زەویەکە کەوتبێ تۆ چی لەکەی؟ فڕی دەدەی فرێ ئافرین بۆ ئەوەی ژینگەی قوتابخانەکەمان پیس نەبێ وایە؟ وایە هەر بشی یەک چەپڵی قایم بۆ ڕێحانە گیان دەست خۆش نوێکار بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باش باشی؟ باش هەر بشی نوێکارگیان لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو ئەفرین هەر بشی نوێکار بەڵێ
تۆ سەیری بەرنامەکانی ئێماکەی بەڵێ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ دادەتەوارە بینی ڕۆژانی پێنجشەمە ئەو بەرنامە بە سوودەی هەیە بەڵێ ئەی چیرۆکەکانی داپیرا بینی بەڵێ ئافرین ئەی منە بینیەچم بۆ گوندەکان بەڵێ حەزەکەی ئاوا سەردانی هەموو گوندێکی کوردستان کەم بەڵێ ئافرین باشە پێم بڵێ مناڵ یاری بە مۆبایل بکە باشترە یان سەیری ماوەی مناڵان بکە سێری ماوەی مناڵان بکە ئافرین ئەگەر ئێمە زۆر یاری بە مۆبایل بکەین چیمان لێت چاومان چی لێت کزە بێ گزە وایە بەڵێ دوایی توانای خوێنمان نامێنێ توانای سعیکردنمان نامێنێ لە قوتابخانە دواکەوین پێمان ئەڵێن خوێندکارێکی تەمەڵ وایە وایە ئافرین ئەی تۆ لەوانەکاندا باشی بەڵێ هەر بشی بەڵێنمەی تێکە ساڵانە نمرەی باش بەدەستبێنیت و بەسەرکەوتووی هەموو پۆلەکانی خوێندن ببڕی بەڵێ ئافرین یەک چەپڵێقای بۆ کاکە نوێکە سێمەکەیتر دەست خۆش سۆماگیان بەڵێ چۆنی لا باش ئەحواڵە چۆنە لا باش ئەیگیان ئەویش پۆشاکی کوردی لە بەرایە سۆما بەڵێ تۆ حەزت لە پۆشاکی کوردیە بەڵێ ئەوە بۆ هەموو بۆ نەوشتەکان لە بەریەکەی بەڵێ ئافرین بۆ نەورۆزیش لە بەریەکەی بەڵێ هەر بژیت ئافرین پێویستە ئێمە شانازیکەین بە پۆشاکی کوردیەوە پێویستە ئەوە لە بۆنە و یادەکانە لە بەریکەین لەبەرەوەی پۆشاکێکی ڕەسەنی کوردیە چۆن ئێمە شانازیەکەین بە زمانی خۆمانەوە ئەواش دەبێ شانازیکەین بە پۆشاکەکەمانەوە وایە بەڵێ ئافرین سۆما بەڵێ لە پۆلی چەندی سێ لە پۆلی سێ ئافرین هەر بشی سۆما بەڵێ خەڵک بەڵێ لەم گوندەی ئێوە کاری کشت و کاڵەکان بەڵێ چیەکەن کشت و کاڵ وەکو خەیار و کاڵک و کاریار و شووت و ئەی گەرم و جۆ شتانە بەڵێ ئەوانە شەکەن بەڵێ ئەم ناوە ناوبانگی هەیە بە کاڵک و شووتی و ئەو شتانە وایە بەڵێ ئەم ساڵ فیستیڤاڵی کاڵەکیش لێرە کرا وایە ئەرەوە ئەی تۆ چی بۆ فیستیڤاڵەکە بەڵێ ئافرین لەگەڵ چیاچووی لەگەڵ باوکمە ئافرین ئەبێ مناڵ بەتەنیا نەچێ بۆ شوێنانە ئەبێ لەگەڵ کەسانی گەورەتر لە خۆیان بڕوا وایە بەڵێ ئافرین سۆما بەڵێ کاری کشت و کاڵ بۆ بەڵێ. خەڵکی گوندەکان کارێکی باشەیان هەڵەیە باشە باشە چونکە لە ڕێکاری کشت و کاڵەوە خەڵکی گوندەکان دەتوانن داهاتێکیان دەست بکەوێ خەڵکی شاریش چیان دەسەکەوێ بیخۆن خۆراک وایە ئافرین سۆما بەڵێ تۆ کاتێک کە خێزانەکە و خەریکی کاری کشت و کاڵن تو ئەو کاریانەکەی بەڵێ چیان بۆکەی ئەچی ئاو چاوشتیان بۆ بەری بەڵێ ئافرین پێویستە ئێمە هاوکاری خێزانەکانمان بکەین لەبەرەوەی ئەوان ماندوون ئێمەش پێویستە چایان بۆ بەرین ئاویان بۆ بەرین بۆ ئەوەی ماندوێتی ئەوانیش بڕەوێنینەوە وایە بەڵێ هەر بشی سۆما بەڵێ چیما پێشکەشەکەی هۆنراوە هۆراوە دەی هۆراوەیەکم بۆ بڵێ هەورامانەوە ماوا مامە خاکش کڵۆ چەما مامە کەش و کۆساری جوانە گێواوەش گرت دەرمانم کەش و بڵم ئاویش چێ سازگارە تاراش گوڵ و گوزارە باخش وەزی و هەنارە تاراش وشکە دیوارە ئەی ئافرین یەک چەپڵێقایی بۆ سۆماگیان دەست خۆش هەر بشی لانەگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەیا خوار باش بی لانەگیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی دوو تۆ لە پۆلی دوویە بەڵێ. ئافرین هەر بشی لانا بەڵێ ئێستا قوتابخانەمان هەیە وایە بەڵێ بەڵام هاویران قوتابخانە نییە و پشووە بەڵێ ئافرین باشە کاتێکە پشووی هاوینە بەڵێ ئێوە وەکو کچەکانی گوندەکە بەڵێ. خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن سعی دەکەیت و یاری دەکەی لە دەرەوە و ئەی کتێبە خوێندنەوە بەڵێ باشە من ئەمڕۆ پەرتووکێکم بۆیە ناون گۆڤارێکە ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە و ئەویش بۆ ئێوەی نردووە بە دیاری منیش ئەمڕۆ پێشکەشی ئێوەیەکەم ژمارەیەکی زۆر زانیاری گشتی تایە هۆراوی خۆشی تایە چیرۆکی تایە ئێوە شەتوانن وەکو مناڵانە چیرۆک بنووسن و بۆ گۆڤاری پەپولی بنێرن ئەوانیش بۆتان بڵاوەکەنەوە باشە بەڵێ ئافرین باشە یاریە کوردەواریەکان چییە زانی لانە یاری چاوشارکیە زانی کێ بەڵێ ئەی هەڵماقۆ بەتبەتن هەڵماقۆ زانی بەڵێ تەقەی بەردی هەڵماقۆ من تێکەوتم ئینجا تۆ بە چەند بەردەکرێت دەی هەڵماقۆ سیان نە شاش نە کێ زانێ دەسەڵ بڵێ نەزان چەند دوو نە کێتر هەشت من نەزانم
چەند پەنجەمان هەیە ئێمە دەست دا نا یەک دەست چەند پەنجەی پێوەیە پێنج بە پێنج بەردەکرێ وایە بەڵێ ئێوە پێویستە ئەو یاریە کوردەواریانە بزانن لەبەرەوەی زۆر خۆشە وەکو وەرزشیش وایە بۆ ئێمە ڕاوڕاوێن ئەجا دەست بە دیوار چاوشارکێ چاوپشار بۆیەوە خۆتانە شارنەوە دەی بەڵێ یەک دوو سێ هەمووتان زۆر خێرا بم وایە بەڵێ ئافرین لانەگیان بەڵێ باشە ئادی بزای چیمان پێشکەشەکەی خۆنراوە هۆراوە ئادی هۆراوەکەم بۆ بڵێ بۆ ئەم ساڵی خوێندم بەڵێم بێ زۆر باش فێر بم منداڵێکی بێر بم بەرەو هیوای بەرزی خۆم هەنگاو بنێم و بڕۆم تا فێر بم باش بخوێنم تۆوی زانست بڕوێنم هەتاکو تا بم بە بەهرەدار چرابم بۆ گوندوشان هەتاکو لە ژیاندا بم بۆ هەمووتان هیوا بم خۆشم بووێ کوردستان بەبیر و هەستێکی جوان شوان ئەحمەد ئەی ئافرین ئەمە کە فێری کردی ئەم شارە خۆشە باوکم ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ خۆت و بۆ باوکیشێ هەر بژیت ئافرین لانەگیان زاری بەڵێ زاری گیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش دەنگ و باسە چۆنە خۆش ماڵەوە مووی باشن بەڵێ ئافرین ماڵەوە زانیات تو هاتووی بۆ ئێرە بەڵێ ئافرین ئەبێ بەبێ پرسی ماڵەوە ئێمە نەچی بۆ شوێنان وایە بەڵێ زاری گیان لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار ئەی ئافرین هەر بژی زاری بەڵێ لە گوندەکەیەوە قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند شەش تا پۆلی شەش باشە ئەبێ کە دەرچن بۆ پۆلی حەوت بچن لەکوێ بخوێنن بەرزنجە بەرزنجە بە چیە چن بە سیارە بە سیارە بەڵێ باشە ئەبێ ئێمە مناڵان کاتێک کە گوندەکەمان بۆ نمونە گوندەکە ئێوە تا پۆلی شەشی تایە ئەگەر دەرچین بۆ پۆلی حەوت بڵێ تااقەتمان نییە بچین بۆ بەرزنجە بێ واز لە خوێندن بێنین شتی وا بێ نەخێر باشە ئێمە بۆ گرنگەکە بخوێنین ئێمە بەڵێ چونکە فێری زانست و زانیاری دەبین ئافرین فێری زانست و زانیاریە بین ئەتوانین لە ڕێی خوێندنەوە داهاتوویەکی گەشت بۆ خۆمان و بۆ وڵاتەکەشمان دابی بکەین وایە بەڵێ ئافرین زاری بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی هۆندراوە دەهۆراوەیەکی خۆشم بۆ بڵێ تیشکی خۆر سوودی زۆرە تیشکی خۆر دەبەخشێ وزەی زۆر سەرچاوی ڕووناکیە پێکاتی خۆراکیە هەرچیەیە زیندەوەر لە مرۆڤ بوونەوە لە وشکانی و لەنا ئەو هیچیان ناژین بێ هەتا چەند هەساری جۆراوجار کەوتونە کۆمەڵی خۆر مانگ و ئەستێری ئاسوان درەوشان لە سەربان هەمی بەهۆی تیشکی خۆن سوور وەرەگرن هەمە جۆر ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ ماوڕێمان دەست خۆش ئافرین کاکە محەممەد بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وڵا باش هەردشی محەممەد جان محەممەد بەڵێ تۆ لە پۆلی چەنی فۆری شەش لە پۆلی شەش ئەی ئافرین واتارەم ساڵە ماوە لە گوندەکەی خۆتان ساڵێکی ترە چی لەکوێ خوێنی بەرزنجە بەرزنجە ئافرین محەممەد جان بەڵێ لە وەرزی زستانە گوندەکەی ئێوە ساردەیان گەرمە وڵا سارد ساردا بەڵێ باشە ئەبێ ئێمە دارەکان ببڕینەوە لە بنا بۆ خۆ گەرمکردنەوە نەخێر بۆچی بۆەوەی سوودیدار چییە سوودی دار بۆەوەی ژینگا بەخشێ ئافرین شتێکی جوانمان پێبەخشێ و بۆ هەم بۆ گیانەوەرانیش باشە ئافرین ئەی ئەو هەوای پاک لە چیە وەرەگرین لەدار لە دار ئەی بەروبوومی چییە خۆین بەروبوون سێو لە چییە خۆین سێو بەری چییە بەری سێوە بەری دارە وایە بەڵێ بەڵێ ئافرین ئەی باشە لە هاوینە چی زەویمان بۆ فێرگەکە سێبەری دارەکان وایە بەڵێ کەواتە دار ئەم هەموو سوودەی هەیە لە بری ئەوەی ئێمە دارەکان ببرینەوە ئەبێ ساڵانە چی بکەین دار بچین وایە بەڵێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ کاکە محەممەد ئیسراگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەی یاخوا هەموو کاتێ باش بی ئیسراگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین هەر بشی ئیسرا بەڵێ لەم گوندەی ئێوە بەڵێ خەڵک ئاشەڵ بەخێوەکە بەڵێ چه ئاشەڵێک زیاتر بەخێوەکەن مانگە مانگا ئەی مەڕوو بزنتان نییە نەخێر نیەتی ئەم دێە باهێتی هەیەتی بەڵێ باشە سوودی مەڕوو مانگا و بزن چییە ستوکەکەی بۆ جلوبەر ئافرین جا شیرەکەشی سوودی هەیە شیرەکەشیە خۆین وایە بەڵێ باشە ئێوە بەرهەمی شیر و ماس و پەنیرەکە هەمووی خۆتانی خۆنیان لێشیە فرۆشتنەوە هەمی خۆمانی خۆین ئەی لێ نافرۆشنەوە نەخێر
ئیسرا بەڵێ ئەی لێ نافرۆشتنەوە نەخێر بۆچی لەبەری کەمە کەمە ئەی باشە ماڵی تیا لەم گوندەیە بەرهەمی شیر و شتەکەی بفرۆشێتەوە بەڵێ باشە کەواتە کارێکی باشە ئێمە ئاژەڵداری بکەین یا کارێکی خراپە کارێکی باشە کارێکی باشە چووکە لە ڕێی کاری ئاژەڵداریەوە ئێمە خۆراکمان دەسەکەوێ ئەتوانین بەرهەمەکانمان بفرۆشینەوە لە ڕێی ئەویشەوەدا هاتێکمان دەستکەوێ وایە بەڵێ ئافرین ئیسرا بەڵێ تۆ گوندەکەی خۆتان نەخۆشەوێ بەڵێ چەندێک زۆر زۆر بەڵێ باشە حەزەکەی لە گوندەکەی خۆتان بژیت یان لە شار لە گوندەکەی خۆمە لە گوندەکەی خۆتان باشە ئەکرێ ئێمە گوندەکان چۆڵکەین و بڵین ئەچین بۆ خۆمان لە شارە ژین ئیتر لە گوندەکەی خۆمان ناژین نەخێر نەخێر لەبەر ئەوەی ئەگەر ئێمە گوندەکانمان چۆڵکەین ئەبێ بە وێرانە دوایەوە وای لێ خەڵکی شارەکانی هیچ خۆراکێکیان نابێت دەستیاکەوێ بۆیە پێویستە ئێمە گوندەکان ئاوەداکەینەوە وایە بەڵێ یەک چەپڵی قایم بۆ ئیسراگیان دەستخۆش ئاسیاگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش ئەیخوا و کاتێ باش بی ئاسیاگیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئەفەرین هەر بشی ئاسیا بەڵێ خەڵک لە وەرزی بەهارە یە بۆ ئەم ناوچەی ئێوە بۆ سەیران بەڵێ باشە ئەی هەنێ لە گەشتیارەکان ناوچەکان پیسەکەن کاتێکە چەند بۆ گەشت و سەیران هیچ ڕێنمایەکە هەیە بۆ خەڵکانە بەڵێ چیان پێڵێ ژینگەکە پیس نەکەن ئافرین بیانەڵی ژینگەکە پیس نەکەن باشە تۆ کاچی بۆ گەشت و سەیران چی لەو پاشماوەیە ئەکەیکە پێتانە ها بۆ نمونە قاپی سەفەری سفرەی سەفەری ئەو شتانە چیان لێ ماسا کویان دەکەینەوە کۆیان دەکەیتەوە ئەبێ بیاکەیتە چیەوە ئالاگە ئەبێ بیاکەیتە عەلاگەیەکی خۆڵەوە دواتر بیان بی لەکوێ فریان بی ئەو شوێنانەی کە تایبەتەن بە خۆڵ ڕشتن وایە بەڵێ ئافرین ئاسیاگیان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی هۆنراوێک وەراوە ئادی وەراوەیەکم بۆ بڵێ خوێندەواری چرا ژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانینە هۆشیاری و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازی و شادیە چارەی دەردی هەژاریە لەناو بەری بێدادیە ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵی قایم بۆ ئاسیاگیان دەست خۆش ڕێیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باش هەر بشی ڕێیان گیان ڕێیان بەڵێ تۆ لە پۆلی چەندی شەشەم لە پۆلی 6 ئافرین هەر بشی ڕێیان بەڵێ ئەم گوندەی ئێوە لە ناوچەیەکی شاخاویە وایە بەڵێ باشە لە ناوچەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێە بەڵێ چی لێ ئاژەڵی کێوی وەکو بەراز و سمۆرە و کە و شتانەشی لێە بەڵێ باشە ئەبێ ئێمە ئەم ئاژەڵانە ڕاو بکەین و لە ناویان بەرین نەخێر ئەی باشە ئەکرێ ئێمە کەوەکان بگرین یا سمۆرەکان بیاکەینە قەفەسە و بەخێویاکەین نەخێر نەخێر لەبەر ئەوەی ئەوان لە سروشتی خۆیان ناجوانن ئەوان لە ژینگەکەمان ناجوانن ئەگەر ئەوان هەبێ ئێمە ژینگەکەمان هەمیشە ئاوەدانەبێ وایە بەڵێ باشە ئەگەر تۆ هاوڕەیەکە بینی بەچکە چۆلەکە یان بەچکە سمۆرەیەکی گرتبوو چی پێڵێ پێ ئەڵەم بەری با ئەویش با بچێتەوە ناو ژینگە ئافرین ئەبێ پێی بڵێ بەری با ئەویش مافی ژیانی خۆی هەیە لەگەڵ خانەوادە و خێزانەکەی خۆی وایە بەڵێ ئافری ڕێیان چیما پێشکەشەکەی هۆنراوە وەراوە دەوەراوەیەکی خۆشم بۆ بڵێ بەیان ئەڵڵا وەک بەرمەلاپانگانە تاریک و لەلی بەری بەیانە مانگی بەجێما و لە سەفەری شەو زەردە لە ترسی قاسپەقاس پیکە و ئەستێرەی مەغری وەک قەترەی ئەمەل کەس کەس ئەتکێتە ناو بە فریسەرکەل ئەی ئافرین یەک چەپڵەکای بۆ ڕێیانگیان دەست خۆش هەر بشی ئیسراگیان بەڵێ چۆنی مەڵە باش ئەحواڵە چۆنە مەڵە باش هەر بشی ئیسراگیان ئیسرا تۆ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حاوت ئافرین هەر بشی ئیسرا بەڵێ لەم گوندەی ئێوە سەرچاوی ئاوی خواردنەوەتان چییە؟ وەڵا بیر و ئاوی ڕیسیشمان هەیە بیریشتانەیە و ئەوی ڕیسیشتانەیە بەڵێ باشە ئاوەکەتان لە سەرچاوشتی واوە دروست بووە وەڵا دەست کردە دەستکردە باشە ئەبێ ئێمە کاتێک ئیشمان بە ئاوەکە نەما بۆ نمونە دەستمان شۆرد و دەم و چاومان شۆر لە قوتابخانە ئیتر بەلوعەکە بگرینەوە لێ بڕوا وەڵا ببیگرینەوە نابێت ئاوی لێ بڕوە ئەو سەرچاوی ژیانە ئافرین ئەو سەرچاوی ژیانە ئەگەر ئەو لەسەر زەوی نەمێنێ زەویەکەمان چی لێە وشکە بێ وشکە بێ و بەگەڵکی ژیان نامێنێ وایە بەڵەوە ئافرین ئەی باشە کاتێک کە تۆچی بۆ گەشت و سەیران بۆ شوێنێک کە ئاوی لێبێ ئەبێ ئێمە ئاوەکە پیسکەین و
کیسەی خۆڵی تێکەینیان بەرد و خاشاکی تێفڕیت نابێت نابێ ئافرین هەر بژی ئیسرا بەڵێ ئەی تۆ چی با پێشکەشەکەی وڵا هۆنراوێک وەراوە دادی وەراوەیەکم بۆ بڵێ هێز لە یەکێتیدایە ئاشناوەرا بە ئاشنا بین لە ئاشنا چاکتر هەروەک برابین نەت بیستووە برا لە پشت برابێ مەگەر مقدر لە لای خوددابێ کۆمەڵی ڕێوی شێرشکێنن بۆ لێ چۆلەکە بازە فرێنن تەنها پەنجەیەک ئیشی پێ ناکرێ کە کردی بە پێنجکێ بەرگەیەگرێ مشتەکۆڵە بێ و ناودەم ئەشکێنێ ڕێگی پەناگوێ دوژمنە پسێنێ ئێستا من و تۆ باوەک برابین وەکو پەروانە و شۆلە و چرابین تەمەح نەکەینە ناموسی یەکتر بۆ ڕۆحی یەکتر نەبین بە ئاگر ئەی ئافرین هەر بشیت هەر بشی یەک چەپ لە قایمی بۆ لێبەر دەست خۆش ئیسرا بەڵێ کەواتە تۆ لەگەڵ هاوڕێکانت تەبای وایە بەڵێ ئافری پێویست هەروە بمێنیتەوە لەگەڵ هاوڕێکاتدا هێزێکی بەهێز دروستەکەن لە ناو گوندەکەتان هەر بشی یەک چەپ لە قایمی تری بۆ لێبەر دەست خۆش ئەسرین بەڵێ ئەسرین گیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە وڵا باش هەر بشی ئەسرین گیان سیرکە مناڵانی ئەم گوندە زۆر جوان و پاک و خاوێنن هەمووشیان پۆشاکی کوردیان لە بەرایە ئەجا پۆشاکەکانیشیان زۆر بە پاک و خاوێنی ڕاگرتووە هەر بشی ئەسرین گیان ئەسرین بەڵێ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حاوت ئافرین کەواتە تۆ لە بەرزنجا خوێنی بەڵێ بەتەنیا تۆ لە ئەچی بۆ بەرزنجا نەخێر مناڵی تریش هاوڕێی تریشن لەگەڵا بەڵێ ئافرین ئەسرین بەڵێ ئەم گوندەی ئێوە ناوی چییە مایەوە مایاوە باشە ئەزانی واتای گوندی مایاوە لە چیەوە هاتووە بەڵێ لە چیەوە مایەوە گوندێکی مێژووی کۆنا لە مادەکانەوە هاتووە لە مادەکانەوە ئافرین واتە ئەم گوندەی ئێوە مێژوویەکی زۆر کۆنی هەیە وایە بەڵێ ئافرین هەر بشی ئەسرین بەڵێ ئەزانی شتێکی زۆر گرنگە کە مناڵان ئەوە وەکو تۆ واتای ناوی گوندەکەیان بزانن واتای ناوی شارەکەیان یان شارۆچکەکەیان بزانن لەبەر ئەوەی کاتێک کە گەشتیارێک یان بێگانەیە ڕووە کاتە گوندەکەتان ئەگەر واتای ناوەکەی لێپرسیت ئەگەر نەیزانی ئەیبە وایە بەڵێ بۆیە ڕەنگە بیانیەک ڕوو بکاتە ئێرە یان گەشتیارێکی خەڵکی وڵاتێکی تر ڕوو بکاتە ئێرە بۆیە پێویستە هەمووتان وەکو ئەسرین واتای ناوی گوندەکەتان بزانن باشە باش ئافرین ئەسرین بەڵێ گوندەکەی خۆتانە خۆشەوێ بەڵێ چەندێک زۆر زۆر بەڵێ. باشە بەڵێنم پێی کە ئەم بەهارە لەگەڵ هاوڕێکاتە لە وەرزی نەمام ناشتنە هەر کەسە و نەمامێک بڕوێنن بۆ ئەوەی گوندەکەتان زیاتر سەوز و جوان بێ بەڵێ بەڵێن بێ بەڵێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ سرینگە دەست خۆش هەر بشی مناڵەکان گفتوگۆکانمان خۆش بوو منیش زۆر زۆر دڵخۆش بووم لەگەڵێەوە لەبەر ئەوەی بەڕاستی گوندێکی جواتانەیە لەبەر ئەوەی مناڵەکەتان زۆر ژیر و گوێ ڕایەڵ بوون زانیاری زۆر باشیشم وەرگن لەسەر گوندەکەتان بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان کۆتاییە و من لێرە بەجێتان هێڵم هەتا گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحافیز